بەڵێ دەچینە لای تەوەرەکانی بەرنامەی ئەمڕۆ بۆی گفتوگۆ بکەین لەبارەیانەوە. یەکەم تەوەریان ئاماژە بۆ دەکات کە ژمارەیەک ڕێکخراوی ناحکومی یادا شتێک لەبارەی دانانی باجی دەرامەت لەسەریان لەلایەن حکوومەتەوە بڵاو دەکەنەوە و هەروەها ئەو هەنگاوە ڕەتەکەنەوە چونکە ئەوان ڕێکخراون و شوێنێکی بازرگانی نین. ڕێکخراوەکان نیگەرانن لەوەی وەک کۆمپانیای بازرگانی حسابیان بۆ کرێ و پێیان وایە ئەو کارە نالۆژیکی و نایاساییە. ئەم بابەتە لەگەڵ پارێزەر عیماد حەمید بەڕێوەبەری ناوەندی نیشتیمانی بۆ مافی مرۆڤ تاوتوێ دەکەین. کاک عیماد بانیت باش و بەخێر بێت. عیماد بانیت باش زۆر بەخێر بێت. با لەوە دەست پێ بکەین ئەم بڕیارە بۆ دەرچووە. مێژوم بڕارەگەێتەوە بۆ ڕێنمایکی ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2007 کە بە پێ ڕێنمایەکە هەموو کەرتی تایبەت ئەبێ کارمەندەکە ئەو کەرتە تایبەتانە لە بەرەبەرایەتی گشتی باجەکان دۆسیە بکەنەوە. دیارە نەکردنەوەی دۆسیە لەلایەن هەر یەکێک لەو کەرتانەی کە لە بڕیارەکە ئەنجومەنی وەزیران هاتووە هەم غرامەی وەرزی هەیە هەم غرامەی ساڵانەی هەیە. دیارە ڕێکخراوەکانیش لە چوارچێوەی ئەو کەرتی تایبەتە حسابیان بۆ کراوە کە ئەبێ ساڵانە باج لە بەرەبەرایەتی گشتی باجەکان دۆسییان هەبێ و ئەگەرنا بۆ هەر وەرزێک کە سێ مانگجارێک وەرزێکە بۆ هەر وەرزێک 75,000 غرامە کرێن و ئەو ساڵانش کە ئەبێ راپۆرت تەقدیم بکەن تەنها دۆسییان هەبێ یاخود باجیش بن ساڵانە هەردووشیان ئەوانی کە شمولی باجەکەن باج بن و هەمووشان هەبێ دۆسییان هەبێ. دیارە خوان ئەوە لە بەرچیان ڕوونە کە ئێمە ڕاستە 4500 ڕێکخراومانێ لە هەرێمی کوردستانە بەڵام لەو ژمارە ساڵی پار 670 ڕێکخراویان خۆیان نوێ کردوەوە ساڵانە. کەمتر لە 1000 ڕێکخراویان حسابمانخیان هەیە کەمترین لە 200 ڕێکخراو شمولی ئەو کەمتریش لەوە شمولی ئەو ڕێکارە کاکە گوایە ئەگەر هەر کەسێکیان لە ملیۆنێک دینار سەر و موچیان هەبێ 50,000 وەکو زەری بە لیان وەرەگیری هەدەفەکە ئەوە نەبوو هەدەفەکە ئەوە بۆ کە 4500 ڕێکخراوە ببرێنە ناو بەرەبەرایەتی گشتی باجەکان و دۆسییان پێ بکرێتەوە و غرامەی ئەو ساڵانیان لێ بسێنرێ وەکو داهاتێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵا بکرێت لە کاتێکا کە لە یاسای ڕێکخراوە ناحکومیەکان ژمارەیەکی ساڵی 2011 بە واضحی لە مادەی 14 بڕگەی 4 ئاماژە بۆەوە کاکە ڕێکخراوە ماڵ و مڵک و داهاتی ڕێکخراوە ناحکومیەکان لە هەموو باج و ڕسمێکی گومەری بەخشراوە. ڕێکخراوەکان خۆیان قازانج نەویست ینی هەندێک لەو ڕێکخراوانە تەنانەت ڕێکخراوی بواری مەدەنی و شارستانی و بواری مافی مرۆڤ و ئەو بوارانن کە لە بواری ژینگە و بڵێ زیاتر کاریان هۆشیارکردنەوەیە یاخود بە ئاگاهێنانەوەی خەڵکە لە هەندێک مەترسی ڕێکخراوێک کەواهی بێت چۆن بتوانێت پارۆ باش بە کە داهاتی نەبێت. لە ڕاستێک کێشەکە گەورەترە لەوە بریتە لە ڕوویای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاری ڕێکخراوی ئەمە گرفتە گەورەکەی بەتابەت لە ناو بەرەبەرایەتی گشتی باجەکانە تێڕوانینێک هەیە کە تێنەگەشتنێک هەیە تێنەگەشتنێک هەیە لە کاری ڕێکخراوی و هەمان ڕوویای هەیە کە بۆ کۆمپانیەکان هەیەی بۆ هەمان شێوەش بۆ ڕێکخراوەکانی تەنانەت نیان شاردبووە لە بەرپرسانی فەرمانگەری ڕێکخراوە ناحکومیەکان نەوتبوو کاکە ئێمە 4000 ڕێکخراومان هەیە هەر ڕێکخراوێک گەر 5 ئەندام تایە شمولی باسکوکە 20,000 کەس 20,000 کەس هەرێکی 50,000 بۆی مەداهاتێکی گەورەی ینی بەم نەمەتە بیرکاریانم مامەڵی لەگەڵ کارێکا کردەوە ینی حکوومەت هەرێمی کوردستان بە کورتێکی قۆڵ لێڵ ماڵی و پارەکۆ کاتەوە بە حەق و بە ناحەق قانونی و ناقانونی چاک و خراپ ئەوێت پارەکۆ کاتەوە ئیتر گوێ بەوە نایە کە تۆ کاتێک ڕێنمایەک لە ئەنجومەنی وەزیران دەرەکەی یەکەم وردەکاریەکی لەکوێیە دووهەم ئەمە پێچەوانی یاسایە بەڕوونی وازحی بەڵام لەبەر ئێمە لە هەرێمی کوردستانە جهتێکمان نییە کە ڕقابەی جێبەجێکردنی یاساکان کا بە شێوەیەکی ورد لەبەرەوە بینی بەتابەت لە بەڕێوەبەرایەتی گشتی باجەکان بە شێوەیەکی زۆر بەربڵاو ئەم دیاردەنە یاساییە بۆ هەموو کەرتەکانە بینی. بەڵێ کاک عیماد ئەم بڕیارە لە ساڵی 2017 دەرکراوە تاکو ئێستا جێبەجێ کراوە و بۆچی ئێوە دوای تێپەڕبوونی 3-4 ساڵ بەس ئەو بڕیارەدا ئێستا ناڕەزایەتی دەردەبڕن؟ سال ساڵی 2017 قرارەکە دەرچوو بوو لە ساڵی کۆتایی ساڵی 2019 بەڕێکخراوەکانیان وت ینی 2017 بە شێوە لە شێوەکان وەستێنرا بوو لە کۆتایی 2019 ساڵانە بێ ڕێکخراوەکان فەرمانی کارگەڕی تازەکانەوە لە فەرمانکە لەوێ ئەو بابەتە سەری هەڵدا کە بێ پاکانی باز بێنن. ئێمە هەر لە مانگێکی 2020 سەردانی وەزارەتی دارایی ئابووری پەرلەمانی کوردستان فەرمانگەری ڕێکخراوە ناحکومیەکان هەموو لایەنەکانمان کرد کە بۆ ئەوەی ئێمە ئینکاریمان نییە لەوەی ئەگەر هەر ڕێکخراوێک کەسێک لە ناو ڕێکخراوەکە ملیۆنی دینار وەرئەگرێ بە 50,000 باش بە وەکو هەر مۆسفێک وەکو هەر کارمەندێک وەکو هەر کەسێک لە کەرتەکانی تر کارەکە بەڵام کاتێک تۆ دەی ڕێکخراوەکە ئەخێتە ژێرباری ئەوەی ئەگەر تۆ کارمەندەکەت باجی نابێ خۆت غرامە ئەەکەم ئەمە بە تەواوی نایاسایی. باش لە یەکێک لە بڕگەکانی 4 مادەی 14دا یاخود مادەی 14 ئاماژە بۆواکە کە داهات و مڵک و دارایی ڕێکخراو لە باج و ڕسمی گومرگ دەبەخشرێن. باشە ئەگەر لە یاسایە شتێکی وا هەیە بەخشین هەیە یاخود
لە باج بەخشراون حکومت چۆن ئەم ڕێکاری گرتووەتە بەر و ئەم چۆن ئەم ڕێنمایی دەرکردووە ئێوە هیچ شتێکتان کردووە لە ڕووی یاساییەوە بۆمە بەڵێ ئێمە دیارە لە سەردانمان بۆ وزارتی داری ئابووری وەکو ئاماژەی پێدا ئاماژەی بۆدا ئێمە لەسەر ڕێکخراوەکە خۆی نییە لەسەر کارمەندەکانی ناو ڕێکخراوەکەی بەس بەڵام ئێگەر کارمەندی ڕێکخراوەکە نیدا بوو کێتۆ جار کارمەندی ڕێکخراوەکە بۆ ڕێکخراوەکە ئیشەکە بەڵێ بڵێ ینی قسەکە ئێمە لەوە بوو ئەگەر تۆ ئێمە ساڵانە راپۆرتی دارایی ئەدەینە فەرمانگەری خراوە ناحکومیەکان ئەمە ئەو راپۆرتە دارایە چێتە دیوانی چاودێری دارایی ئێمە لەڕێی راپۆرتە دارایەکانمانەوە کە ساڵانە تەقدیمەکەین ئەتوانێت وەزارەتی داروی ئابووری لەڕێی ئەو راپۆرتانەوە تەدقیقی راپۆرتەکە بکە چ ڕێکخراوێک شمولی ئەو باجەکە بینێرێتەوە بۆ فەرمانگە داوای باج داوای دۆسیە بکە و داوای ئەو پارە بکەوە داوای ڕێکاری یاسایی بکە لە بەرامبەر ئەو ڕێکخراوانە ینی ئالەتەکە زۆر ئالێتە قانونیەکە زۆر وازەحەک ئەبێ چی بکرێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بڵی لەو سەرەوە هاتووەتەوە بۆی زۆرترین ڕێژەی داهاتووە کاتەوە ئەمە ناکا کە ڕێگە ئاسانەکەی دێ ڕێگە قورسەگە هەڵبژاردووە کە بێت ڕێکخراوەکە بچێ لە فەرمانگەی باش دۆسیە بکاتەوە لە ساڵی 2007ەوە دۆسی نەکردوێتەوە کەواتە تۆ هەر وەرزێک ینی ئەگەر لە ڕێکخراوێک لە ساڵی 2007 تا ئێستا دۆسی نەکردێتەوە لایەنی کەم 3 ملیۆن دینار غرامەکرێ ئەمە ئەم تێڕوانینەکە ئەوەیە کە 4000 5000 ڕێکخراو بێن نەژێر باری ئەوەی کارێکی ژیان 3 ملیۆن دینار بن بە حکوومەتی هەرێمی کوردستان و هەر سەبارەت بۆ بڕگە کاگرن سەریان کێشەکە ئەمە نییە کێشەکە ئەوەیە بۆ نمونە دایرەی کارەبا دێت وەکو شوێنێکی تیجاری مامەڵەت لەگەڵاکە دایرەی ئاودی وەکو شوێنێکی تیجاری مامەڵەت لەگەڵاکە وەزارەتی شارەوانی دێت داوای پارەی قەتعات لێکا پارەی قەتعی ڕێکخراوەکە ینی داوای خۆڵ و خاشاکت لێگە ینی ڕێک چۆن مامەڵی کۆمپانیایەکت لەگەڵاکە مامەڵی ینی وەکو لە سەرەتاوە ئاماژە پێدا گرفتە سەرەکیەکە بریتە لەوەی کە تا ئێستا یاسای ڕێکخراوە ناحکومیەکان کە لە ساڵی 2011 دەرچووە لایەن و جیهەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وشیار نین سەبارەت بەم یاسایە تەنانەت کەسە یاسایە زۆر گەورەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستانیش هیچ تێڕوانینێکی یاسایان سەبارەت بەم قانونە نییە و تا ئێستا ئاخر ئێوەش وەکو ڕێکخراوەکان چیتان کردو وەکو ینی بۆی کە لایەنێک بێن جهەتێکن بۆی کە ئەم هۆشیاریە بڵاو بکەنەوە تەنان لە ناو خەڵکیشا بڵێن ئێمە ڕێکخراوین بەڵام حکومەت دەیە بازمان لێ بسەنێ یاخود بۆ حکومەتی ڕوون بکەن ئەگەر پێشوانە پرسیاربووین چیمان نەکردووە ینی ئەوەی کە پەیوەندیدار بێ بە فشار دروستکردن بە سەردانیکردنی لایەنەکان بەڕوونکردنەوە بۆیان بە دانیشتن لەگەڵیان بە هەموو ڕێکارێکی مەدەنی کارمان لەگەڵا کردوون کە کاک ئەمە ئێوە ئەیکەن قسە لە پارەکە نیە قسە لە یاساییبوون و نایاساییبوونی بابەتەکەی ئەمە ئێوە ئەیکەن مامەڵەکردنی ڕێکخراوەکانە بە یاسای باش کە یاسای باش 40 ساڵ لەمەوە پێش دەرچووە باشە ڕێکخراوەکان هەرێمی کوردستان 2011 یاساکەیان بۆ دەرچووە ینی تۆ دی قیاسی ئەمڕۆ لەسەر دوێنێکی قیاسی زیینەکان سم مردوەکانەکەی ناکرێ ینی ئەم ڕێکخراوە ناحکومیەکان ناکرێت تۆ بە هەمان ئەو یاسای مامەڵە لەگەڵاکەی لە کۆمپانیەکان مامەڵە لەگەڵاکەی تەنانەت کە چی بۆ کۆمپانیەکان فۆرمێکە دێنێت کە هەمان فۆرمی کۆمپانیا لەبەری فۆرمەکە بۆ تۆ نابێ ئەبێت تا ئەخیر بنووسی سفر نیمە نەخێر سفر ینی تەنانەت لێشان ناتوە کە لە دەستیان دەرنەچوو فۆرمێک پڕکەنەوە کە تایبەت بێ بەکار حتا پێشنیارمان کردمان کاکە ئەگەر قسەکە لەوەیە بۆی تەهریبی زەریبی دروست نەبێ ئێمە تێگەین لە بابەتەکە لەبەرەوەی ڕاکردن لە باش دروست نەبێ زۆر ئاساییە لە ناو فەرمانگەی باش بەشێک بۆ ڕێکخراوەکان جیاب بکەنەوە فۆرمەی دروستکەن کە تایبەت بێ بە ڕێکخراوەکان و راپۆرتەکانشمان لەڕێی دیوانی چاودێری دارایی بچێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەوەش ڕوونایە گوایە بیانوویکیانەیە کە هەندێک لە ڕێکخراوەکان وەکو کۆمپانیەکان مامەڵەکەن و ماوەڵی تیجاریەکەن لە کاتێک کەس دەست هەیە ڕێکخراوی شتی وایە ئەمە بانگەشەیە دەنگۆیە لە کاتێکەوە ئەرکی ئەوە کە بێت ئیسپاتی بکە کە شتێکی وایە نەک بە بۆنی ئەوەی کە گوایە چەند ڕێکخراوێک کارێکی واکەن تۆ بێ هەموو ڕێکخراوەکان بخێتە ژێرباری ئیجرئاتێکی واوە کاتە کاک عیماد ئێوەتانەوێت چۆن مامەڵەتان بە چی یاسایەک مامەڵەتان لەگەڵدا بکرێت و ئەوان چۆنێکن بە چی یاسایەک مامەڵەتان لەگەڵا دەکەن لە ئێستاە دەڕاستی ئەم ئەمانەی بەدیوکی مەدەنیە مامەڵەمان لەگەڵا بکرێ ئەوانیان بەدیوکی تیجاری مامەڵە بکەن ئێمەمانوێت یاسای فەرمانگەری ڕێکخراوە ناحکومیەکان ژمارەیەکی ساڵی 2011 وەکو کاگرنج خوێندەوە مامەڵەمان لەگەڵا بکرێ ئەو بە قانونی زەریب بە مامەڵەمان لەگەڵاکە و لە ڕاستیە سەرەتانی حکوومەتی هەرێمی کوردستان بریتی لە ڕێنمایی ینی ئەو لە هەموو وەزارەتەکانە لە هەموو دائیرەکانە لە هەموو فەرمانگەکانە ڕێنماییەکان زۆر بە ئاشکرا خەرقی قانونەکانەکەن و کەسیش نییە لە صاحبی ڕێنماییەکان پرسێتەوە یعنی چی تۆ ڕێنمایەک دەرکی پێچەوانی یاساکانە ینی هەموو ئەوەی کە لە ڕۆتینات لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوەدا لە ڕۆتینات ئیداری لە گەندەڵی ئیداری لە دروستکردنی بارگرانی بۆ سەر هاوڵاتیان هەمووی خەتای ئەو ڕێنماییانەیە کە لە وەزارەتەکانەوە بۆ بەحسا بۆ جێبەجێکردنی یاساکان دەرچن کە ئەوەنەی ڕێنماییەکان پێچەوانی یاساکەی ئەوەنە بۆ جێبەجێکردنی یاساکە نییە کاتاتیانێ بڵێن ئەو ڕێنمایانە کە دەرئەچنک و یاساکی نوێ و یاسا کۆنەکە ڕەت دەکاتەوە بەڵێ هەر فڕی بەسە قانونەکەەوە ینی کە تۆ یاسا ڕێنمایەکەی خوێن تۆ قانونەکە خۆی خوێنی تۆ ئەستەگەم ڕێنمایی قانونێکی ترهی ئەوە نییە ینی لە کاتێکا کە تۆ بێ ڕێنمایەکە بوو باشتر جێبەجێکردنی یاساکە بێ ئەو دێ ڕێنمایەک دەرەکە هەرکەم و کورتێک لە یاساکە هەبوو بێ بەدڵی خۆی نەبوو بێ لە دەسەڵاتی جێبەجێکردن دێ بۆ ئیزافە کایتر ببێ گوێدانە ئەوەی کە ئەمە لەگەڵ یاساکە گونجی یان ناگونج ئێوە نەتوانن لە ڕێگەی یاسایەوە هیچ ڕێگە چارەیەکی هەنگایەک بنێن ڕاستە جهەتی لێکلایکردنەوەی یاسایانە دادگای کاریگەڕیە
ئێمە ئەزمونمان لەگەڵ دادگای کاریگەڕی هەیە لە کەیسی ترا چوونێتە بەردەم دادگای کاریگەڕی دادگای کاریگەڕی ئەو پەڕی ئەتوانێت قرارەکەت بۆ دەرەکە تاعنی قراری دادگای کاریگەڕی ئەچێتەوە بەردەم ئەنجومەنی شورا ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان سەر بە وەزارەتی دادە وەزارەتی داژی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی ئەچیتەوە بەردەم خۆی دووبارە ئەچیتەوە بەردەم ئەو جیهەتێکی یاساکەی دەرکردووە بەڵێ هەر بە کەرێش کەوگرێ ینی ئەو خاتەوە هەما ئەو شوێنی کە لی دەرچووە لەبەرەوە ینی لە کەتی تەندروستیایەکێک لە کارمەندانی کەرتی تەندروستی داواکی تۆمار کردووە سەبارەت بە مافی 5,000 کەس کە تایبەت بووە بەڕێنمایکی وەزارەتی تەندروستی سەبارەت بەو کەسە لە دادگای کاریگەڕی حەقەکەی پێدراوە و بڕیاری بۆ دەرچووە کە تاعنەکەی ڕۆشتوتە ئەنجومەنی شورا ئەنجومەنی شورا وتی ئەم مافە تەنها بۆ خۆتە لە کاتێکا بەپی یاسایی کە قرارێک دەرەچێ بێ ئەسەری بۆ هەموو ئەو کەس و لایەنانە هەبێ کە تایبەتمەندن بۆ قرارە پەیوەندیدارن بۆ قرارە بەس دەبەری باریرانی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەبێ ئەنجومەنی شورا هاتوو ئەمی بدعای کردو ئەنێ بێ هەر 4999 کارمەندەکەی تەندروستی بچن داوا بکەن بۆ ئێمە مافی خۆیان وەرگرنەوە لە کاتێکا هەر هەمویان لە ڕووی یاسایی ئەتوانی تەمەسک بکەن بۆ قرارە و بۆ قرارە بچن داوای مافەکە لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن ینی لەبەرەوە کێشەکەەوەی لە هەرێمی کوردستانە جیهەتێکی ئێمە دادگای باڵامان نییە ئەمە ینی دەستورمان نییە لەبەرەوە هەموو شتێکە چێتەوە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانش بۆ ڕێنمایانە کارەکە کە لەبەردەستانە باش کاک ئیمان شتێکی تر هەیە ئەگەر ئەم شێوازە لە مامەڵەکردن لەگەڵ ڕێکخراوەکانە بەردەوامی هەبێەوە بازیان لێوەربگیرێ یعنی لە داهاتووە مەترسی لەسەر کاری ڕێکخراوەکان دروست ناکە بەوەی کە لەوانەیە خەڵکێک هەبێ لێ ئیشکە بەڵام دوجار کە بازێکە سەپێنی بەسەریا ئەو بۆ ڕێکخراوێکی شەکە لەوانێ ڕێکخراوەکە مرۆیی بێ لەوانێ ئەو بە بێر بەرامبەریش ئیشکا بەرام بۆ ئەو ڕێکخراوە یاخود بە پارێکی زۆر کەم ڕەمزی ئیشکا بووی دوجار ئەمە پاشەکشێ ڕوونایە لە کاری ڕێکخراوەی هەر لەو بەیاننامەی لەبەردەستانە ژمارەیەک لە ڕێکخراوی تایە کە لەوتەی دروست بوون هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دیناری نەداونێتی هیچ دامێکی مالی نەکردوون ئێستا تۆ داوای 3 ملیۆن دیناریشان لێکە زۆریان پێشنیاران کردو بە فەرمانگەری ڕێکخراوە ناحکومیەکان خۆمان هەڵۆشێنینەوە هەنی ئەمە بە زۆرێک لێدانە لە کاری ڕێکخراوی و لێدانە لە کاری مەدەنی و کەمکردنەوەی بەرتەسکردنەوەی ئەو مەودایەیە کە لە ساڵانی ڕابردووە لە کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستانە هەبوو چکە لە کاتێکا کە تۆ هیچ ینی داهاتێک نەداوە بە ڕێکخراوەکان هیچ پاڵپشتێکی تەنانەت معنەویشت نەکردوون دەی باجێکیان بەسەر ئاسەپێنی ئەوە واکە کە لە کاتێکا کەسەکە کارێکی تریژی هەیە خۆبەخشانە دێ کارێکی ڕێکخراویەکە وای لێکا کە ناچار بێ پێشنیار بکە بۆ فەرمانگەری ڕێکخراوە ناحکومیەکان کە من خۆم هەڵەوشێنەوە بۆ ئێنش مەژێر ڕکێفی ئەو ئیجرئاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان گرێتە بەر باش کاتە پێتان وایە ئەم بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بکو شێوازێک لە شێوازەکان بۆ داخستنی بەشێک لە ڕێکخراوەکانە یاخود بۆ زیادکردنی داهات و بۆ وەرگرتنی باجە دەڕاستێت زیادکردنی داهاتەکە دروستکردنی بارگرانەکە لەسەر ڕێکخراو بتەوێنێتەوە مەبەستت بیان بەستنەوە بێتە هۆی بەرتەسکردنەوەی کاری ڕێکخراوی ئەوە بێتە هۆی ئەوەی کە خەڵک بسڵەمێتەوە لەو کەرتەوە تەنانەت تۆ ینی لە ڕۆژگاری دوای ئەگەر بیرمان بێ هێرشی داعش بۆ سەر هەرێمی کوردستان حکوومەتی عراقی بۆ جێ لێ بڕیبووین داهاتی نەوتات بێ خوارەوە داهاتی ناوخوات بێ خوارەوە تاکە ینی منفەزێکی گەورە بۆی کە داهاتی گەورە هات ئەم وڵاتەوە بریتی بوو لە کاری ڕێکخراوی و لینکی ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان بوو لەگەڵ ڕێکخراوەکانی دەرەوە کە ئەمانبینی دامی گەورە هاتە ناوە بۆ هەرێمی کوردستان لە ڕێی ڕێکخراوەکانەوە داهاتێکی گەورە بۆ ئەو خەڵکانە دروست ئەبوو کە لە ڕێکخراوەکان کاریان نەکرد و ناڕاستە خۆش بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروستە بوو ینی تۆ کاتێککە منفەزی و ینی سەرچاوەی داهاتی گەوری وەکو کاری ڕێکخراوەکانە دێ لە باتی و یارمەتیان بی پاڵپشتیان کەی لەگەڵ یانابی ئادی بربەستیان بۆ دروستەکەی و بربەستەکەش ئەگەر یاساییە ئێمە هیچمان ئەکمان لەگەڵ بابەتەکانیە بەڵام لە کاتێکا تۆ دی بە ناوی یاساوە ینی ئێمە لە هەرێمی کوردستان زۆر جارلوسی جەنابتانە بەرنامەکانتان گوێتان لێ ومە کەم کورتی یاساییمانێ و کلێنی یاساییمانێ و یاسای دواکەوتیمان هەیە و ئەوە لە سابیستی قسەکە لە ساهشتای قسەکە بریتێ لە ئیستیغلالکردنی قانون بریتێ لە حیلی قانونی ینی بریتێ لە بەکارهێنانی دەقی یاسایی بۆ مەبەستێک کە لە مەبەستەکەی خۆی نییە بۆ لێدان لە کەرتێ لە کەرتەکان ینی لە هەموو بوارەکانە ئەمە بینی تەنانەت حەل لە بەڕێوەبەراتی گشتی بازەکان تۆ بەپێی قانونی شەریکات زیمی مالی شوڕەکە و زیمی مالی شەریکە جیاوازە بەڵام دێ بۆ تەصفیە داوای پارەکە لە دامەزرێنەرەکانەکە لە کاتێکا بێت داوای پارە لە شەریکەکە ینی کارەساتی قانونی لە وڵاتە هەیە کارەساتی یاسایی لە وڵاتە هەیە و هیچ جێتێک نییە کە بپرسێتەوە دێنە سەر تەلەڤیزیۆن جاڵێن ئێمە 400 و ئەوەندە خزمەتگوزاریمان پێشکەش وڵاتیان کردووە ئەی 500 و چەند تۆ ڕێگادەیە بۆ سەدنەوەی باج و ڕووسەوات و داهات و غرامە لە خەڵکی هەرێمی کوردستان باشە کاک عیماد شتێکی ترتان لە بەیاننامەکەی ئاماژە پیاوە ئێواڵێن ئەمەی کە ئەکرێ بەرامبەر بە ڕێکخراوەکان دژی ئەو ڕۆتە چاکسازیە کە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئەلانی کردووە بانگەشەی بۆ کاکە ئەوانەیە چاکسازی بکەن لە بوارەکانە ئەمە ئەو تێڕوانینەی ئێوە لە چیەوە سەری گرتووە پێتان وایە ئەمە شتەکان تێکەڵاوترە کاوەک لەوەی چاکسازی تیا بکە
لە ڕاستێت چاکسازی پێویستە بە یاسا بکرێ و پێویستە مطابقی قانون بێ و پێویستە مطابقی دەستوری عراقی بێ ئێمە دەستوری عراقی زۆر بە واضحی و بەڕوونی نەسێکی تایە ئەڵێ زەریبە کەس بۆ دەی عفاگەی لە زەریبە نە بۆ دەی زەریبە بەسەر کەسا پسەپینی تەنها بە یاسانە بێ ئێمە یاسا بریتە لە یاساکاری ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان و لە یاساکە لە مادەی 14 فقەری 4 جەنابەت خوێندەوە داهات و ماڵ و مڵک و دارایی ڕێکخراو بەخشراو لە باج کاتێک تۆ دی ڕێنماهەیەک دەرەکەی پێچەوانی یاساکە کوێی چاکسازی یعنی چاکسازی بریتی نییە لەوەی کە تۆ وا پیشانی خەڵک بی کە من توانی ئەم ساڵ زۆرترین داهات کۆکەمەوە تۆ زۆرترین داهات بەچ ڕێگای کۆ کردوتەوە ئەگە بە ڕێگاکی یاسایی کۆت کردوتەوە ئەو هەموو هاوڵاتی پێم وایە کەم بکەچێت بۆ بابەتە بەڵام کاتێک کە تۆ دی داهات کۆکەیتەوە بە هەموو ڕێگەیەکی یاسایی و نایاسایی نازانم ینی ئیتر حکومەتی چاکسازیەکە کەوێتە کوێی ئیشەکەەوە ینی لە کاتێکا کە تۆ بریتی بێ لەوەی ینی کاک ڕەنج مشکلەکە ئەوەیە کە ئایا تۆ کاری ڕێکخراوەی پایی سەرەکی کاری ڕێکخراوی بریتە لە کاری خۆبەخشی لە باتی تۆ خەڵک هان بی بۆ ئەوەی لە ناو ڕێکخراوەکانە کاری خۆبەخشی بکە و پاڵپشتی خەڵکەکە بکەیت سەقافەیەکی خۆبەخشی بڵاو بکەیتەوە و ئەو کەسانی کە خۆبەخشن دامیان بکەیت هەتەنان ئەگەڵڕی معنەویشە ببەخش تۆ بەڵام کابرا ئەبینێ بەرنامێکی ئاوا بینێ کە کارمەندەکانی ڕێکخراو ئەوانی کە ئیشیش ناکەن بەڵام ڕێکخراوەکە ئەکەوێتە ژێر ئەوەی کە تۆ پارەت لێ بسەنێ تۆ ئیتر ئەو کاتە چۆن داوا لە خەڵکەکەی کە گوایە بێ لە هەر حاڵەتێک لە هەر ڕووداوێک لە هەر کارە ساتێکە ڕۆدا بێ بەدەم حکوومەت هەرێمی کوردستان و کاری خۆبەخشی بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەنجام بە بەڵێ کاتە ئەم بڕیارە تەنها زەرمەندی ئەم بڕیارە ڕێکخراوەکانین هاوڵاتیانی شتوانەوە بڵین لە ڕاستە کاری ڕێکخراوەی بریتە لە خزمەتکردنی خەڵک و بریتە لە پردێکی پەیوەندی لە نێوان خەڵک و حکومەتە لە کاتێکا کە تۆ دی لە کاری ڕێکخراوەیە دی لە کەرتی مەدەنی ئەدەی لە کەرتی خۆبەخشی ئەدەی لە پایەکی سەرەکی کۆمەلگا دەی بریتی کە بریتە لە بەبەندەریکردنی کۆمەلگا خۆکاری ڕێکخراوەکان بریتی لە چی یا کاری ژنگیەکە یا کاری ئینسانی و پەیوەندیدار بە مافی مرۆڤەکە یا پەیوەندیدار بە کاروباری ئافرەتەکە یا پەیوەندیدار بە کاروباری چاودێریکردنی مؤسساتی حکوومەکە ئەمە دوجار لە خزمەتی شایە لە خزمەتی کۆمەلگای لە خزمەتی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر هەستی پێ بکە ئەڵبەت لە خزمەتی خۆشایەتی بەڵام چونکە تێڕوانینەکە تێڕوانێکی بەرتەسکە تێڕوانینەکە تێڕوانێکی مالی و دارایی و داهات و پول و کۆکردنەوەی پارەیە ناتوانێت ئەو ڕوویا گەورە ببینێت کە لە هەموو دنیا بوونی هەیە لە هەموو دنیا ئێمە کارمەندی ئەجنەبیمان هەبوو هاتۆ هەرێمی کوردستان و توێتی من ڕاستە معاش وەرناگرم بە خۆبەخشی هاتووم بەڵام تکتی تیارەکەم نان خواردنەکەم هاتو چۆکەم بۆم حسابە و تەمینی صحیم هەیە و ئەمەش وەکو خزمەت بۆم حساب بکرێت دوایە چێتە سەر تەقاوتێکم ینی کۆمەڵ ئیمتیازات کە لە وڵاتە مۆزەفیش نیەتی هانیا بۆ کاری ڕێکخراوەی بە ساڵ نەڕۆشتەوە بە ساڵ نەڕۆشتەوە لە ژوورێکی ڕێکخراوەکان لە کوردستان ئەخەوت و دانیشتوەڵەسا ئەوە بەڵام چووکەمە بە خزمەت لە وڵاتی خۆم بۆ حساب بەڵام ئەکە ئیمارە ڕێکخراوە حکوومەکانی هەرێمی کوردستان توانیویانە ئەو کلێنە دروستکەن توانیوانە بە نەبوونیان کلێنێک لە بۆری خزمەتگوزاری مرۆڤایەتی وەروەها ژینگەی تەندروستی دا هەرێمی کوردستانە دروست بکەن ئەگە سەرێکی کەمپەکان بکەی ئەبینی لە پێش ساڵی ڕابردوو کێ بوو کە بە مەیدانی کاری لە کەمپەکانە کرد چێ لە بواری خزمەتگوزاری خواردن و پێداویستی سەرەتاییەکان چ لە بابەتی یاسایی چ لە بابەتی تەندروستی چ لە بابەتی دەرونی هەموو ئەو خۆحکومەت هەرێمی کوردستان ینی دوورهنزی تاقی ئەوەی نەبوو کە بتوانێت ڕوبەڕووی ئەو ملیۆن و نیو ئاوارە بێتەوە کە بە یەک جار هەرێمی کوردستانەوە ئەوەی کە پاڵپشتی سەرەکی و خەتی دیفاع بوو لە بابەتەکە و پاڵپشتی هەرێمی حکوومەتی هەرێم بوو بریتیمون لە ڕێکخراوەکان کە بە کەمیەکی زۆر گەورەوە لە ناو کەمپەکانە ئامادە بوون و خزمەتێکی ینی بێوچان و بە شێوەیەکی بەردەوام کردیان و جگە لەوەش لە ساڵانی ڕابردووش ئەمە لە هەرێمی کوردستان ئایبینی لە چاودێریکردنی مؤسساتەکان لە بڵاوکردنەوەی راپۆر لە دروستکردنی فشار لە دروستکردنی بڕوویایەکی مەدەنی لە خزمەت ینی ئەوەی کە ڕێکخراوەکان چیان کردومە تەوەری بەرنامەیەکی ترێکە زۆر جار گوێمان لێ بەڵە جار ڕێکخراوەکان چیان کردو کاگیمات با دوا پرسیار بکەین ئەم بەیاننامەیەتان دەرکردووە و ئێوە ناڕازین لەم ڕێکارەکە حکوومەت گرتوێتێ بەر بەڵام ئەوەی کە لە کۆتای بەیاننامەکە ئەیبینم من ڕێکخراوە بینم لە کۆی ئەو چەند هەزار ڕێکخراوەی کە باسە کرد بوو لە ڕاستە ئەو ژمارە کە گەشتوتە لای جەنابتانەوەی کە لای ئێمە لەوە زیاترە چووکە ئەوە بەیاننامەکە چەند زیاتر سابێ بەڵێ ئەی بۆ یعنی لەوە بەس ڕێکخراوەکان تۆتە بە هەزارانە بۆ هەمویان ناڕازینین لە ڕاستە هەمویان ناڕازینی لەبەر ئەوەی هەمویان لە کار ناکەن تۆمارێکی وەرگرتووە و بە ڕێکخراو حسابە کە مافی خۆیەتی بەڵام ئەوەی کە ڕوبەڕووی کێشە سەرەکیەکەی بێتەوە کە لە مەیدانەکە کارەکە و ئەوەیە کە ئیشی فعلی وشی سەرەکیەکە و ئەوەیە کە بە شێوەیەکی بەردەوام دەرەکەوی دیارە ئێمەش بۆ ئەوە مفاتحەی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانمان کردو ئێمە لەسەر خەتین بۆ ئەوەی کە لەگەڵ وزارەتی دارایی ئابووری ئەنجومەنی وەزیران چارەسەرکی ئەو کێشەیە بکەن بۆ ئەوەی کە ئەمە بنە بڕبێ و هەموو ساڵێک بە شێوەیەکی بەردەوام بوومان تازە نەبێتەوە بەڵێ زۆر سپاس دەکەین بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادە بووی بەڕێز عیماد حەمید کە بەڕێستان بەڕێبەری ناوەندی نیشتیمانی بۆ مافی مرۆڤن زۆر سپاس بۆی کە لەگەڵمانە ئەمڕۆ لە بەرنامەکە ئامادە زۆر بەخێر بیت.